گرانی نرخی ئینتەرنێت و باڵانسی پەیوەندیکردنی کۆمپانیاکانی ئینتەرنێت و هێڵەکانی پەیوەندی خەڵکیان هەراسان کردووە. ئەمەش لە کاتێکدا ژیان بەبێ ئینتەرنێت و تەلەفۆنی ژەستەمە و نەکەمپین و فشاری ڕێکخراوەکان نەبڕیارەکانی بەغداشت سوودیان بۆ هەرزانکردنی نرخی ئینتەرنێت و تەلەفۆن لە هەرێم نەبووە. چونکە زۆرێک لەوانی لە دام و دەستگا و بەرپرس و تەنانەت میدیاکانیش کە توانای فشاریان هەیە بە ئاشکرا و ژێربەژێر سوودمەندی کۆمپانیاکان و بێدەنگی هەڵدەبژێرن. خەڵکێکی زۆر گلەی و گازندەیان هەبوو لەسەر یەکەکانی بەکارهێنانی تەلەفۆن و ئینتەرنێت کە گازندەی لای هاوڵاتیان دروست کردووە کە نەشەفافێتێکی زۆری تێدایە، هەم لە ڕووی کڕینی وەحدەی تەلەفۆن و کارتی ئینتەرنێت و ئێمەش بە باشمانزانی کە لە کۆمەڵێک داواکاریە کە دوجار داواکاری خەڵکیشە ئێمە ئاڕازی پەرلەمان و یان ئەنجومەنی نوێنانی عێراقی بکەین لە ڕێگەی نووسینگەی سلێمانیەوە بۆی کە ئەم کۆمپانیانە ڕاستەوخۆ ڕەبتیان بە حکوومەتی فدراڵیەوە هەیەەوە بتوانن ئەمانیش لە ڕێی فشارە پەرلەمانەکانی خۆیانەوە بە شێوەیەکی یاسایی فشار بکەن لەسەر وەزارەتی تایبەتمەند لە عێراق و کۆمپانیەکانی بواری تەلەفۆنات و ئینتەرنێت کە ناشەفافێتێکی زۆری تایە. کۆمپانیەکانی دابینکردنی ئینتەرنێتی هەرێم زۆرینەیان مۆڵەتی فەرمیان لە حکوومەتی هەرێم هەیە، بەڵام کۆمپانیای ئاسیاسیەڵ و کۆڕەکتیلیکۆم مۆڵەتی فەرمیان لە بەغدایە و بڕیارەکەی بەغداش ئەوان دەگرێتەوە کە بەشێک لە گلەیی هاوڵاتیان بە تایبەتی لەسەر ئەو دوو کۆمپانیایەیە کە نرخی کارتی باڵانس و ئینتەرنێتیان گرانە و زۆر جاریش بەنامە و ئۆفەری جۆراوجۆر و فرتوفێڵ وەک هاوڵاتیان دەڵێن باڵانس دەبن. بڕیارەکەی وەزارەتی گواستنەوەی عێراق بۆ داشکاندنی لە 125 نرخی ئینتەرنێت کۆمپانیەکانی هەرێم ناگرێتەوە. بەشێک لە بەکارهێنەرانی ئینتەرنێتیش لە هەرێم دەڵێن هەر بڕیارێکی بەغدا قازانجی خەڵکی تێدا بێت هەرێم جێبەجێی ناکات، بەڵام گەر بە زەرەری خەڵکی بێت دەست بەجێ بڕیارەکە لە هەرێمیش جێبەجێ دەکرێت. ئەمە کو بەکارهێنەری ئینتەرنێت گرەیمان هەیە بەعام نرخەکان بەرزن و کوالیتیش ینی بەشگە لە کوالیتیش ئۆفەراتیان نییە. ئەو ئۆفەراتە وای کردووە کە ئۆفەرات مەجبورە بی بەردەوام بە نرخێکی گران پڕێکێتەوە کە بووشەوە بەشێک لە ژیانی ڕۆژانەمان. کۆمپانیای گوبێنێتە کوردستان بۆ نمونە هەمووی بۆ مدەتێک نرخێکی کەم داانێت، بەس بەڵام لە دواترە نرخەکە بەرزەکاتەوە کوالیتێکیشی بۆ جۆرە نییە، بەتابەتی بۆ نێو شارەکان باشترە تۆزێک، بەڵام بۆ دەرەوەی شارەکان بۆ بۆ شارێکی وەکو هەڵەبجووس قەزای سێ سادق بۆ جۆرە نیە، بەڵام بۆ سلێمانی لەوەی باشتر بێ، بۆیە ئەگەر بتوانن کوالیتەکە بەرز بکەنەوە لەگەڵ نرخەکەیش نەبێت، نرخەکە کە زۆر بەرزە بتوان کوالیتەکەیش بگەنەوە ئاستە و کاتە گرفتێکی وانە. تیمێکی ئاسیاسیال ئەقری بە 5,000 نووسراوە 5,000 ئەمان 6,000 وەرەگرن و کەسیش ناڵێ بۆ یەکمان خەتای خۆشمانی تایە هەرچیمان لەگەڵا بکەن شایستەی. من دەستخۆشییان لێ یەکەم ومێدەوارم هەموو ماڵێک هەچی هاتە دەرێ لە ماڵ باجی لێ بستەنن و هەچی چۆ ژوورەوە بە ماڵ باجی لێ بستەنن. نیابەتەن خولی پێشووی پەرلەمانی عێراق یەکێک لە کۆمپانیەکانی پەیوەندیکردن سیمکارتی فری بەسەر پەرلەمانتاراندا دابەش کرد کە بە درێژایی 4 ساڵی ڕابردوو قسەکردن بەو سیمکارتانە بێبەرامبەر بوو. بەشێک لە ڕێکخرا و چالاکانی مەدەنیش پەنایان بۆ نوێنەرانی کورد لە ئەنجومەنی نوێنەران بردووە تا نرخی هێڵەکانی پەیوەندی یەرزان بکەن و ئەوانیش سەرەڕای پاڵپشتی لە داواکاری خەڵک بەڵێنی بە دوواداچوون دەدەن و دەژڵێن ئەو کۆمپانیایانەی سەر بە حکوومەتی هەرێمن پێویستە پەرلەمانی کوردستان بە دوواداچوون بۆ هۆکاری گرانی نرخیان بکات. ئەوەی کە داوایان کردووە و خستیانە ڕوو داوایەکی ڕاست و دروستە و عادیلانەیە، چکە هەستەکرێ کە بەشێکی زۆر لەو کۆمپانیایانەی کە هەڵەسن بە دامینکردنی ئامێرەکانی گەیاندن لە تەلەفۆن لە ئینتەرنێت لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە ڕاستیە جگەلەوەی کە نرخەکەیان وەکو پێویست نییە با بڵێن زیاترە لەو حەقەی کە ئەدرێ بە هاوڵاتی لە هەمان کاتە لە ڕووی کوالیتیەوە لە ڕووی جۆری ئیشکردنیشەوە خەلەلی زۆری هەیە. ئێمە داواکارین بۆ کۆمپانیانەی کە لە هەرێمی کوردستان تۆمارن ئیجراعاتی پێویست خۆیان بکەن لەمبارەیە بۆ تۆمارکردن لە سەراسی عێراق، ئەگەرنا پەرلەمانی کوردستان بەو ئەرکە ڕاستەقینەی خۆی هەڵبسێ کە ئەویش ئەوەیە چۆنێتی چاکردنی ڕۆڵی ئەو کۆمپانیانە و ئۆفەرانی کە هەیەە و پێشکەشی خەڵکیەکەن، چونکە ئێمە ئەوەی کە باسمان کردووە ئەوەیە کە لە عێراقەوە ئیش لەسەر ئەو بابەتاکەین. کارتێکی 5,000 دیناری کۆڕەک و ئاسیا 6,250 دینارە کە جگە لە گرانیە و کارتانش نەمانی باڵانس بە ناوی ئۆفەر و نامەی جیاوازەوە چەندین جار دەنگی ناڕزایی خەڵکی بەرز کردووەتەوە
زۆر جاریش کەمپینیان لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕاگەیاندووە، بەڵام زۆرێک لە میدیاکان بۆ هی بەرژەوەندیان لەگەڵ بەشێک لەو کۆمپانیایانە دەنگی ناڕزایی خەڵکیان نەگەیاندوتە لایەنە پەیوەندیدارەکان و کەمپینەکانیش کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ڕاگەیەندراون هەر لەوێش کۆتاییان پێهاتووە و نرخی پەیوەندی و ئەنتەرنێتیش هەروەکو خۆی بووە. جەلال محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.